بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. لای هەمووتان ئاشکرایە لە ئێستادا ئێمە لە دۆخی مەرکاتۆی زستانەداین. بۆیە ئەمڕۆ بە پێویستی دەزانم باسێک لە مەرکاتۆی زستانە بکەین و پێویستی مەرکاتۆی زستانە و پێکەوە لەگەڵ ئێوەی بەڕێزیش ئەو بابەتە تاوتوەکەین کە ئەو یانانەی ئامانجیان گەورەیە لە وەرزی ئەم ساڵە، ئەو یانانەی کە دەیانەوێت دەستکەوتە گەورەکان بچنەوانێ، ئایا پێگاتەکەیان کامڵە، ئایا پێویستیان بە مەرکاتۆی زستانە هەیە یاخودنا، و جگە لەوەش چێن ئەو یاریزانانەی لە مەرکاتۆی زستانەیە سەرنجیان لەسرە و گواستنەوەکانیان بەکوێ دەگات و چی دەکەن. بۆیە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا بەشێک لاوانە پێکەوە تاوتێ بکەین و قسەیەکی تەواوی لەسەر بکەین تا ئەوەی دۆخی مەرکاتۆ بە تەواوی بخەینەڕ. پێش ئەوەی دەست پێ بکەم بە بابەتەکە و قسەی لەسەر بکەم، حەز دەکەم جیاوازیەکتان بۆ بکەم لە نێوان مەرکاتۆی زستانە و مەرکاتۆی هاوینە. طبعاً تەواوی ڕاهێنەران ئەوانەی کە لە بواری ڕانانا کار دەکەن ئارەزووکردنیان لە مەرکاتۆی هاوینە هەیە. بۆ ئارەزویان لە مەرکاتۆی هاوینەیە تا مەرکاتۆی زستان. لە مەرکاتۆی هاوینە خاڵێکی زۆر زۆر گرنگ و جەوهەریمانەیە کە پێی دەوترێت پریسیزن، فترەی عادات یاخود کاتی ئامادەکاری. ئەم تیپە ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی دەستپێکی وەرزەکەی. ئەگەر دیقەت بدەن لە مانگی 7-8 زۆربەی تیپەکان گرێبەستە گەورەکانی خۆیان یەکلاکەنەوە. ئەو یاریزانانەی کە پلانیان بۆ دانەوە بۆ وەرزی نوێ هەموم یاریزانانە یەکلاکەنەوە و دێنن لەگەڵ تیپەکەیە ڕاهێنانیان پێیەکەن و لەگەڵ پلان و تاکتیکی خۆیانە کە بۆ وەرزە چۆن بەڕێکەن ئەم یاریزانە دەگونجێنن و دواتر کە هاتە دەستپێکی وەرزەکە پاش چەند هەفتەیەک ئاست و توانای ئەم یاریزانە لەگەڵ تیپەکەیە ڕێک دەکەنەوە و وای لێ دەکەن ڕیتمی یاریکردنی تیپەکە وەربگرێت. چونکە چییە؟ تۆ یاریزانێک دێنیت چەند ئامادە بێ بۆەوەی لەگەڵ تیپەکە تا بیگونجێنی کاتێوێ. هەموو یاریزانێ میسی و ڕۆناڵدۆ و مباپێ و هالاند نییە ڕاستە و خۆڕێتمیتی بۆرگرێ. نە، کۆمەڵە یاریزان هەیە مواسەفاتیان مەحدودە، توانەکانیان مەحدودە، پێویستیان بە کاتە بۆی لەگەڵ ئەم تیپەیە بگونجێن. بۆیە ئەم یاریزانانە پێویستەکات تۆ لە مەرکاتۆی هاوینە ئەنجامی بدەیت لەبەرەوەی ئینسیجام لەگەڵ تیپەکە وەرگرن و لە کۆتایە بەشدارکە. ئەمە بەهێزترین خاڵی مەرکاتۆی هاوینە. ئەمە جگەلەوەی خاڵێکی دیکەژەیە لە مەرکاتۆی هاوینەیە لەبەرەوەی گفتوگۆکان درێژخانن، ڕێکەوتنی پارەکان و بارودۆخەکان کاتێکی باشترێ لە بەردەمە بێ. بۆ نمونە ئێستا تۆ لە مەرکاتۆی زستانەیە ئەگەر پێویستە بە هێرشبەرە بێ، ئێستا بۆ نمونەیەمە تیپی وەرگرین کە پێویستی 100% بێرشبەرە کە نوقسانی هەیە. کاتێ دەچیتە داوای هەچ یاریزانێ ئەو تیپە وای داناوە ئەم وەرزە لەگەڵ ئەو یاریزانەیە بەڕێکە پارێکی زیاتر داوا دەکات لێو تا دەستبەرداری بێ. بەڵام لە مەرکاتۆی هاوینەیە بە پێچەوانەوەی بڕەپارەکە کەمترە. بۆ تۆ گفتوگۆ دەکەی ئەو کە ئەم یەت کڕیارێمی بۆ دروستە بێ بیر لە یاریزانێکی تر دەکاتەوە بێنێتە شوێنیە و ئەو کاتە ڕێکەوتنیەکرێت لەسەر پارەکە لی دەرچین. یعنی دیقەتیش بدەن سێریکەن لە کۆتایەکانی مەرکاتۆی ئەو گرێبەستانەی کە ئەنجامە گرێباسی گرێبەستی خواستن ناکەم، گرێبەستی پارەکان بزانە پارەکە چەند سەرەکەوێت. یەکێک لەوانە کایسیدۆ لە کۆتایەکانی مەرکاتۆی هاوینەیە کە بوو بە جەنگ لە نێوان لێڤەرپۆڵ و لە نێوان چێلسی و هەروەها دیکلان ڕایس لە نێوان ئارسناڵ و لە نێوان مانچستەر سیتی. گرێبەستەکەی مانچستەر سیتی 75 میلیۆن بوو، ئارسیناڵ لە پێشە هەفتایە دواتر چووە 85، بەڵام مانچستەر سیتی تا نەوەڕۆی، بەڵام ئارسناڵ کردی بە 105. گرێبەستەکەی زیاد کرد بەشکە خێرایەک لای بکاتەوە گرێبەستەکەی ئەنجامدا. موسکایسیدۆ لە برایتنەوە چێلسی بە 90 میلیۆن ڕێکەوت، بەڵام دواتر لیڤەرپۆڵ هاتە سەرخەت بە 100 میلیۆن، بەڵام لە کۆتا سادا چێلسی گرێبەستەکەی زیاد کردوانێ بە زیاتر لەوەی لیڤەرپۆڵ کردی پارەکە زیاتری تێچوو. بۆ لەبەرەوەی هەردووکیان پێویستیان بەم مەرکەزە بوو، بەم یاریزانە بوو. چ لیڤەرپۆڵ چ چێلسی پێویستیان بە مەرکەزی ژمارە 6 بوو. مەرکاتۆی هاوینە کۆمەڵێ باشیە، بەڵام مەرکاتۆی زستانەش کۆمەڵێ باشیە کە ئێمە لێرەدا باسی دەکەین ئەو باشیانەی کە لە مەرکاتۆی زستانە و چی بۆ تیپەکان پڕ دەکەنەوە. بەڵام گرێبەستە ناوازە باشەکان لە مەرکاتۆی هاوینە ئەنجامەدرێ. ڕاهێنەرەکان گرێبەستەکانی هاوینە پەسەند دەکەن بەسەر گرێبەستی زستانەدا، چونکە گرێبەستی زستانە ئەو دەرفەتی خۆگونجاندنیە، چونکە گرێبەستی زستانە ئەو لێک تێگەیشتنە تەواوی یاریزانەکە دروست ناکە و هەمیشە
زۆربەی زۆری گرێبەستە زستانەکان کە ئەنجامە درێ گرێبەستی خواستنە واتە خواستن بۆ ماوەی 6 مانگ ئیترم گرێبەستەشی کە ئەنجامەیرێ بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری تیا 6 مانگی تیا مەرجی کڕینەوەی تیا گرێبەستی تیا مەرجی کڕینەوەی تیانە بارودۆخەکان هەموو بابەتەکان دەگۆڕێ. ئەی مێرکاتۆی زستانە چییە؟ بۆچی بۆیانەکان گرنگە؟ 4 مانگی ڕێک لە یاریکردن بە ڕێیەکرێت لە خولەکانە. هەموو ڕاهێنەرێک ئێستا یۆرگن کلۆپ، میچێڵی ڕانەری جیرۆنا، چاوی، گواردیۆلا، ئارتێتا، پیۆڵی، کام ڕاهێنەری کە تۆ بەڕانەرێکی باش ێزانی بەڕانەرێکی متۆستی ێزانی بەڕانەرێکی خراپ ێزانی ئێستا بارودۆخی تیپەکە ێزانێ. هەموو ڕانەرێک لە ئێستادا کۆبوونەوەی لەگەڵ کارگەڕی تیپەکەیە هەیە بۆی کە باس لە قۆناغی دووەمی یاری خولەکان بکەن. ڕاهێنەر نییە لەگەڵ دەستەی کارگەڕیانەکەیە کۆ نەبێتەوە باز لە پلانەکانی داهاتویان نەکەن. هەموو ڕاهێنەرەکان باس ئێستا تاوتوی چییە؟ تاوتوی و ئەنجامانەیە کە لە ماوەی ڕابردوواتن و دانانی پلانێکی گونجاوە پلانێکی باشترە بۆی کە ئەم 4-5 مانگەی کە دەمێنێت لە یاریەکان تۆ بارودۆخە باشترکەی. هیچی پێوڵی خراپترە، هەموو تیپێک هەوڵی باشتربوونە. ئەم باشتربوونەش بە چییە؟ بە کۆبوونەوەی لەگەڵ دەستەی هونەری و دەستەی کارگەڕووە دواتر خاوەنددارانی یانەکە بۆی ئەنجامدانی گرێبەستیان بۆ یەکلا بکەن. لەزم نیەم دانیشتانەیە، لەزم نییە و ئەنجامانەی کە تاوتوێ دەکرێت باز لە مێرکاتۆ گرێ بە بەستنەوە بەچی بە بەستنەوە بە ئامانجی یانەکانەوە. بۆ نمونە هەموو ئەو یانانەی کە بەشداری فترەی عەدا دەکەن هەچ تیپێک بێت ئامانجەکەی خۆی دیاری کردووە لە سەرەتای وەرزە. کاتێ تۆ سەرەتای وەرز بەشداری پریمەر لیگ دەکەی بۆ تیپێکی وەکو چێلسی و توێتی گەیشتنمان بە پاڵەوانێتی ئەوروپیەکان، ناڵێ چامپیۆنز لیگ، ئیشاڵڵا گەیشتن بە پاڵەوانێتی ئەوروپیەکان. لێڤەرپوڵ گەیشتن بە چامپیۆنز لیگ چونکە وەرزی ڕابردوو نەگەیشتوتە چامپیۆنز لیگ. مانچستەر سیتی پارێزگاریکردن لە نازناوی پرێمەر لیگ. ئارسیناڵ ڕکابەریکردن لەسەر بردنەوەی نازناوی پرێمەر لیگ چونکە وەرزی ڕابردوو دووەم بووە. میلان سەرەتاکە دەستی پێکردو بۆ خولی ئیتالی دەستی پێکردو. بەرشەلۆنا بۆ خولی ئیسپانی دەستی پێکردو. ریال مەدرید بۆ خولی ئیسپانی و دواتر بۆ چامپیۆنز لیگ دەستی پێکردو. باین میونخ بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ و بۆ بردنەوەی بۆندسلیگا دەستی پێکردو. هەموو تیپەکان ئامانجەکانی خۆیان دیاری کردو. من چه ئامانجێکمێ؟ ئێستا پاش تێپەڕبوونی 5 مانگ 4 مانگ کە نزیک دەبێتەوە لە 5 مانگ دێیتەوە ئەپدەیتی ئەم زانیاریەکەیتەوە. ئەمە بارودۆخی بەڕێوەبردننی یانەکانە. دێیتەوە ئەپدەیتی ئەم ئامانجەکەیتەوە کە تۆ هەوڵت بۆ داوە. بۆ نمونە تۆ میلانی چیت کرد؟ سیرەکەی فەشەل بووی. سیرەکەی فەشەل بووی. وەرزی ڕابردوو لە 4 گۆشەی زەرینی چامپیۆنز لیگا بووی. ئەم ساڵ لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کردووە. وەرزی ڕابردوو بۆ نمونە گەیشتوێتە چامپیۆنز لیگ. ئەم ساڵ کە سیر دەکەی تۆ لە ڕکابەری نازناوەکە بە تەواوی دوور کەوتوویتەوانێ. بارودۆخێکی سەخت هاتوۆتە پێش بە ڕێژەیەکی زۆر دوور کەوتویتۆ لە ڕکابەری نازناوەکان. کەواتە ئەمە لێپرسینەوەی ڕانەری لەسەر دەکرێت، لە پرسینەوەی تیمی هونەری لەسەر دەکرێت و لە هەمان کاتدا پلانی بۆ دادەنرێت کە 5 مانگی داهاتوو باشتر بی. ئەمەی ڕۆی تەواو. بەڵام ئێستا بۆ نمونە تیپێکی وەکو میلان لە ئامانجەکەی خۆی لای داوە. لە ئامانجەکەی خۆی لای داوە. بەڵام تیپێکی وەکو لیڤەرپوڵ لە ئامانجەکەی خۆی گەورەتر بووە. لیڤەرپوڵ ئامانجی بەشداریکردنەوە لە چامپیۆنز لیگ بەڵام ێستا ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوی پریمەر لیگەکە پێشەنگی پریمەر لیگی گرتووە. تیپێکی وەکو بەرشەلۆنا ئامانجی بردنەوەی خولی ئیسپانی بووە بەڵام ئێستا کە سێری بارودۆخەکەکە بۆ دۆخی ئێستاکە لێسەنجێنە سیر دەکات لاپۆرتا و چاوی و تیم هونەریش زۆر باش دەزانن ئەم تیپە ئێستەی بەرشەلۆنا ئەم ساڵ قورسە بتوانێت ڕکابەری نازناوی لیگاکە. بۆیە بەپی ئامانجەکەی خۆی هەوڵ دەداتەوە ئامانجەکەی گۆڕاوە. تیپێکی وەکو بایرن لەسەر ڕێگەی ڕاستە. تیپێکی وەکو ریال مەدرید لەسەر ڕێگەی ڕاستە. تیپێکی وەکو مانچستەر سیتی لەسەر ڕێگەی ڕاستە. ئەمە ئەم سێ تیپە و بۆ وەرگرم کە لەسەر ڕێگەی ڕاستن. مەبەستم لە چییە؟ پەیوەست یەکەم بە چامپیۆنز لیگ و بە خولەکانیانەوە. تیپێکی وەکو پاریس سەن جێرمان لەسەر ڕێگەی ڕاستە. ئەم تیپانەی کە ڕێگەیان ڕاستە چی دەکەن؟ ئەم تیپانەی کە ڕێگەیان ڕاستە ئەپدەیتێکی ئامانجەکەکەنەوە. ئایا من تەندروست هاتووم بەم 5 مانگە ڕەنگە کۆمەڵی خاڵ دیاری کرابێت کە قسەی لەسەرکەن و باس لە داهاتووی تیپەکەشەکەن لە 5 مانگی داهاتووە و ئاڵنگاریانە چییە کە دێتەوە پێشمان و چۆن دەبێت هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. ئەلێرەوە تۆ بڕیاری چی دەدەیت؟ ئەلێرەوە بڕیاری دەدەیت ئایا من نوقسانیم هەیە لە پێگاتی تیپەکەمدا؟
ئایا کەلێنم هەیە لێ هێڵی هێرشبردن، کەلێنم هەیە لێ هێڵی ناوەند، کەلێنم هەیە لێ هێڵی بەرگری بۆ گۆڵ پارێز، هەموو ئەمانە تاوتوێ دەکەیتەوانێ و لە کۆتاییە ئەو کەسە بڕیار دەدا ڕایەنەر تیمی هونەری لەگەڵ کارگێڕی یانەکەی بڕیاریەوە دەدا کە تیپەکەی کامڵە بۆ پێکانی ئامانجەکەی یاخود کامڵ نییە بۆ پێکانی ئامانجەکەی و ئەگەر پێویستی شێبێ لە مێرکاتۆی زستانەیە ئەنجامێ. گرێبەستەکانی مێرکاتۆی زستانە چۆن دەگونجێ؟ لە مێرکاتۆی زستانە زۆربەی زۆری گرێبەستەکان و ئاماژەم پێکرد گرێبەستی خواستن، بەڵام کۆمەڵێ پێویستی هەیە کە تۆ لە ئامانجەکە لا داوا پێویستەکبی پێشی. بۆ نمونە تیپێکی وەکو ئارسیناڵ چ نیکیتیا چ گابرێل خیسۆس لە هێڵ هێرشبردنا سەرکەوتونین، لەبەرەوە تا ئارسیناڵ دەوێت هێرشبەرێ بێنێ. زنچینکۆ لە باڵی چەبێ سەقسەی زۆری لەسەر و کیرۆریش ناتوانێت واسە پێشکەش بکات. پێکانی تیمبەرسیش کەلێنێکی گەورەی بۆ ئەرسناڵ دروست کردووە، لەبەرەوە ئەرسیناڵ دەزانێت کە پێویستی بانجامدانی گرێبەستێکە لە باڵی چەپی بەرگریە. ئەی تیپێکی وەکو مانچستەر تیپێکی وەکو مانچستەر کە لی وردەبیتەوانێت ئەو خاڵانەی لە دەستی یاوە پێکانی یاریزانەکان هۆکار بوون کە کاتێ شیکاری بۆ ڕووداوەکانەکەی مانچستەر کێشەیەکی نییە. بۆ نمونە یەکێک لەو یاریانەی کە ئەمساڵ مانچستەر من پێم وایە دۆڕابێت تایە، یعنی ڕاستە چەند یاریێکی دۆڕانەوە، بەڵام یەک یاریان یاری ئارسناڵە کە بە ئاست و بە ئەنجام لەو یاریەدا ڕوبەڕوو بۆ ئاسایشە تیپێکە 30 یاری 40 یاری 50 یاری ئەنجامدا وەرزی ڕابردوژە و یاری ئەنجامدا بێ یاریەگەم تیپاسی ڕاستەقینەی خۆی پێشکەش دەکا. شتێکی زۆر تەبێ، یعنی مە شتێ نییە تۆ لەسەری بۆ سیت و بەرپرسیارەتی بخەیتە سەرڕانەر و بەرپرسیارەتی بخەیتە سەر یاریزان. تیپێکی وەکو ریال مەدرید ئەو هەموو پێکانەی هەیە، ئێستا بۆ ریال مەدرید بارودۆخەکە جیاوازە. ریال مەدرید ئامانجی گەورەی هەیە لە وەرزی ئەمساڵە، ئامانجی ڕکابەریکردنی نازناوە گەورەکانی هەیە. تا ڕادێک لە ئیسپانیا ڕەنگە بەم پێگاتەوە بتوانێت ڕکابەری بکە، بەڵام لەسەر ئاسی ئەوروپا دۆخەکە قورزیەتە بەرچاو. تۆ سەیری کە ریال مەدرید دوودڵی بەرگریەکەی ڕیباتی سەلیبین، ئالابا بۆ مۆرزە کۆتایی هاتووە، کۆرتوا باگەریی زۆر کۆتایی هاتووە، ئەوەی کە چانسیە بگەڕێتەوە میلیتاوە بگەڕێتەوە. بەس ئایا تۆم یاریزانە 7 مانگ 8 مانگ لە یاریکردن دوور دەبێت بۆ 2 مانگی کۆتایی دێت یەکسەری بەشداری پێکەی نەخێر بە زۆرێکی زۆریش میلیتاویش دابڕاوە. کەواتە وەکو پێویستی لە ڕووی تەکتیکیەوە ریال مەدرید پێویستی بە ئەنجامدانی گرێبەستی بەرگری کارێکە و هێرشبەری سەرڕم لە سەرەتای وەرزە و ریال مەدرید دەیەوێ، بەس ئەوە پلان و شێواز یاریکردنی ڕاهێنەر و تیمەکەیە کە وای کردووە تا ئەسەش کەلێنی هێرشبردن بە ریال مەدریدەوە دەرنەکەوێت. زۆر کەس دەڵێن ریال مەدرید بە هێرشبەری سەرڕمە، بەڵێ ڕاستە، بەڵام ریال مەدرید کێشەی گۆڵکردنی نییە. ئەها تۆ هێرشبەری بۆ چییە؟ بۆ گۆڵکردنە. بەڵێ ریال مەدرید نوقسانی هەیە لە هێرشبەری سەرڕمە ژمارەنەوە، بەڵام ئەوەی کە وا دەکات ریال مەدرید ئەمە بە شتێکی کەم سیر بکات یاخود بە شتێکی زۆر گرنگ سەیری نەکات، چاوەڕێی هاوین کات، چونکە ریال مەدرید هاوین گرێبەستی یەکلاکەرەوەی خۆی ئەنجامە. گرێبەستە گەورەکانی ریال مەدرید لە مەرکاتۆی هاوینەیە، ئەیتر مۆباپێ، هالاندە، فلانکەسە، فیسارکەسە، ئۆسمینە، هەچ کەسێکە، چونکە ئۆسمینی ژێکێکە لە بژاردەکان. ئۆسمین گرێبەستەکەی تاسە کردوەوە لەگەڵ ناپۆلی، بەڵام مەرجی هەڵوەشانەوەی هەیە بە 130 میلیۆن. ئەمە ینی ڕێگە خۆشکەرە بۆ تیپێک کە بیوێ هێرشبەرێ بگوازێتەوە بۆ پارەی کە خۆیەوێ. کەواتە هێرشبەرەکان کە گۆڵ تۆمار دەکەن وا لە تۆ دەکەن کە بڵێ تۆ کێشەی هێرشبەرە نییە. ئەسەر ریال مەدرید کێشەی گەڕانەوەی یاریزانە پێکراوەکانی هێدیە دیاریزانە پێکراوەکانیە ناوانێ، بەڵام کەلێنێکە ریال مەدرید ڕوبەڕووی بێتەوە ئەوەی کە مەترسیە لەسەری هێڵی بەرگریەکەیەتی. ئایا چوامینی و ڕۆدیگێر ئەتوانن نەمە بکەن؟ ئایا ریال مەدرید هیچ خەمێک لەوە ناخواکەم هەموو پێکانە بەرەو یاریزانەکانی گرتووە کە مێرکاتۆ کۆتایە و لە مانگی دووە چوامینیشی تووشی پێکان بێ و کاتە چیەکە؟ ڕۆدیگێری تووشی پێکان بێ و کاتە چیەکە؟ و کاتە بێ بەرگریکارە مێنێتەوە، ناچارە بێت تیمی کاستیا بێنی، ئەبێ بەرگریکاری تیمی لاوانەکە بێنێ، وەکو بینیتان لە یاری پێشوشات چەند یاریزانی بەشداری پێکرد. ئەگەر بۆ هەر تیپێک ورد بینەوانێ کۆمەڵێک کەلێن و بارودۆخ وەرەگرین، بەڵام مێرکاتۆی زستانە کۆی گشتی هێندەی مێرکاتۆی هاوینە گرنگی نییە بۆیانەکان، هێندەی مێرکاتۆی هاوینە زەروریەت نییە بۆیانەکان لەبەر ئەو کۆمەڵە خاڵی کە پێشتر باسم کرد، بەڵام مێرکاتۆی زستانە پەیوەندیەکی زۆری بە تەواوکردنی وەرزەکەتەوە هەیە بۆ بەدیهێنانی ئامانجەکەت، ئەو یاریزانانەی کە لە جێی متمانەی تۆ دابوون و
ئەو متمانیان بەدەست نەهێناوە پێویستە لەسەر تۆی ڕایەنەر ئەم گۆڕانکاریە بکەیت و ئەم مەرکاتۆی ئەنجام دەی و یاریزانێکی نوێ بینی تا ئەوەی ئەم یاریزانیان بتوانێت و ئامانجە بۆ پڕ بکاتەوە و هەر نەبێت بەکوی ئەم دوو یاریزانە بتوانن تا ڕادێک لە ئامانجەکەی خۆتە نزیک بکەنەوەنە. ئەمە ضرورەتی مەرکاتۆی زستانەیە کە ویستم قسەی لەسەر بکەم و پێویستیانەکانە کە ویستم قسەی لەسەر بکەم. بۆیە دۆخی مەرکاتۆی زستانە دۆخێکی ئالۆزە. باسێکیش لە ئەنجامەکانەکەین بەڵام دێمە لای کۆمنتەکانی ئێوەی خۆشەویست ئەگەر بزانم کۆمنتێک پرسیارێک تابەت بە مەرکاتۆکان هاتوێ پێکە وەڵام دەدەینەوە و دواتری باسی لە کۆمەڵە گەنجامی شەوی ڕابردوو دەکەین کە لە گرنگترینیان سەرکەوتنەکەی لێڤەرپۆڵ بوو بەسەر ئەرسناڵە لە قۆناغی 64 جامیچێتی ئینگلتەرا و ئەرسیناڵ کۆی گشتی لە وەرزی ئەم ساڵە چامپیۆنز لیگ و پریمەر لیگ مایەوە ڕکابەری لەسەر بکەوە بە ئەگەرێکی زۆریش بۆ هەندەرانی ئەرسناڵ ئەم ساڵ تەواو بێهیوا بوون چونکە بەلایەنەوە قورسە هەم ڕکابەری پریمەر لیگن هەم ڕکابەری چامپیۆنز لیگن. دێمە لای کۆمنتەکان. کاک سەلاحی شتێکی تازە لەبارەی ئەمپاپێەوە نییە تەنها لێدوانێکی خۆی نەبێت کە باس لەوە دەکات ئەڵێ من جارێ هیچ بڕیارێکم نەداوە کە ئایا لە پاریس سەن ژەرمان بەردەوام دەبم یاخودەوە تا یانەیەکی نوێ بۆ یاریکردنم دەدۆزمەوە یاخودەوە تا گرێبەستەکەم نوێ دەکەمەوە یاخود پەیوەندی بە ڕیاڵ مەدریدەوەکەم هیچ شتێک دیار نییە بە تەواوەتی. ئەوەی کە هەیە هەواڵە هەر یەکە و هەواڵیش بەپی جۆرە لە جۆرەکان بینی خۆی بڵاوی دەکاتەوە. کاکە کازیان هەر باسی مێرکاتۆ دەبێت. کاکە توانە بەسەر چاو لە بەشی کۆتاییە باسی ئارسیناڵ و ئارتیتا دەکەم. ئەمە ئەرسیناڵ و ئارتیتا بەسەر چاو. کاک مەحسینەڵێ باسی ڕیاڵ و مباپێ تەواو نابێت. کاکە ژیر نەوەڵا ڕیاڵ مەدریدە و گرێبەستی شیروانی ڕەت کردوێتەوە. کاگەر سەلان ئەڵێ خراپترین کۆتینۆ بۆ بەرشلۆنە هۆکار چییە موساڵان ئەرسناڵ سەرەتا زۆر کۆتینۆ کوا لە هاوینە هاویا لە زستانە وڵی لە یادم نەماوە کاکە ئەرسەلان جوان گرێبەستی کۆتینۆم لە یادنا نەماوە. کاکتواناڵێ هۆکار چییە ئێسەوە باسی ئەرسیناڵەکەین بەسەر چاو هەمووی باسی ئەرسیناڵە. کاک مەحسین ئەڵێ ئەم هەفتەیەم باپی دێتە ڕیاڵیاننا گرێبەستی مباپێ 6 مانگی ماوە لەگەڵ پاریس سەن ژەرمانە کۆتایی بێ ئێستا بێت ئەگەر بێت بە پارێت ئەو یاریزانەی کە 6 مانگیان ماوە یانەکەی بڕیاریدا دەستبەرداری بێ خۆ ڕەنگە ئەگەرێک هەیە ئەمە یەکێکە لە گەرەکان لەوەی کە مباپێ دڵنیایی 100% با بە پاریس سەن ژەرمان کاوین بە بەلاشە ڕوا ئەو کاتە پاریس سەن ژەرمان نەتوانێت مفاوەزات بکات لەگەڵ هەر یانەیەکە پێشم 6 مانگە دەستبەرداری بێ. بەڵام پرۆژەکەی پاریس سەن ژەرمان هیچ مەترسیێکی لەسەر نییە لە وەرزی ئەم ساڵە لەسەر ڕێگەیەکی ڕاستە بۆی قورسە لەم 6 مانگە پاریس دەستبەرداری مباپێ بێ. کاگازات باسمان کرد ڕیاڵ پێویستی بە بەرگری هەیە. ئۆنانا یاریزانێکی زۆر بەهێز و زۆر بەتوانایە بەڵام لەگەڵ ئارسیناڵ گونجاندن ئارسیناڵ کێشەی گەورەتریە. ئارسیناڵ گەورەترین کێشە تیمی هونەرەکەیەتی نەک یاریزانەکانی. کاگاکۆ باس لەوە کە ئارسیناڵ ئەگەر بیوە نازناو بەرێ بێ ڕانەری چووکو کلۆپ کاتە ڕانەر. کاگونەرجان سلااو بۆ تۆ شتا ڕادێگیانەکان دەتوان بۆشایی ئەمە خۆی سەرنجێکی جوانم لە مەرکاتوی زستانەیە تا ڕادێگیانەکان دەتوان بۆشاییەک لە یانەکانیان پڕ بکەنەوە. کاک محەممەد دەستەکانە خۆش. کاگاکۆ سلااو لە تۆش. کاگازاد ڕیاڵ مەدرید بەڵێ بە تەکید ئامانجی سەرەکی لالیگا و چامپیۆنز لیگە بەڵام دەستەبەرکردنی هەج نازناوێکیان بۆ ڕیاڵ مەدرید لە وەرزی ئەم ساڵە دۆخێکی زۆر ئاساییە چونکە ڕیاڵ مەدرید مەرکاتۆی گەورەی نەکردووە لە هاویندا. ئەگەر بێت و ڕیاڵ مەدرید لاوینە مەرکاتۆی گەورە ئەنجام بدات ئەو کاتە تۆ ئیجبارێکی بۆی چامپیۆنز لیگ و لیگا بێتەوە. بەڵام هەردوو نازناوەکە گەورەیە و هەردووکی جیاوازیشە بۆ ڕیاڵ مەدرید. سەری کە ڕیاڵ مەدرید وەرزی ڕابردوو جامی شای ئیسپانیای بردوێتەوە. ئەگەر وەرزی ئەم ساڵ بەس لیگا بێتەوە کە توی هەڵسەنگاندن بۆ وەرزەکەی ڕیاڵ مەدریدەکەی سیرەکەی سەرکەوتوو بووە لەبەرەوەی بۆ نازناوێکی گەورەتری بردوێتەوە ساڵی داهاتوو ئەرکەکە و قورستر دەبێت. کاک محەممەد دەڵێ بۆ یانەکان بێدەنگن لە مەرکاتۆ چونکە 185 یانەکان ئارەزوو ناکەن لە مەرکاتۆی زستانە. کاگازادیان من خۆم لیڤەرپۆڵم وەکو پاڵێوراوی نازناوی پریمەر لیگ دیاری کردووە لە مانگی 9 بەڵام وەکو لیڤەرپۆڵ وەکو ئامانج تیپ هەنگاو بە هەنگاوی نیە یەکسەر ئەو پەلەزلە ناهاوێ
کلۆپ لە کۆنگری ڕۆژنامەنووسیاڵی ئێمە ئامانجمان گەیشتنە بە چامپیۆنز لیگ ئەمە قسەی ڕایەنەرەکەی لە سەرەتای وەرزە بەڵام سروف وا لێ دەکات لیستەر سیتی ئامانجی بردنەوەی نازناوی پریمەر لیگ بوو نەخێر زروفەکە وای لێ کرد جیرۆنا سروفەکە وای لێ کرد ئێستاش لیڤەرپوڵ ئامان دۆخایە ئامانجی سەرەتای وەرزی لیڤەرپوڵ گەشتنە بە چامپیۆنز لیگ ئێستا کە چۆتە یەکەم بەڵێ لە ئێستا دۆخی تیپەکەی گۆڕێ بەڵام من خۆم هەر لە سەرەتای وەرز بە هەمان ئەو هۆکاری کە تۆیڵی بە حکومی بەشداری لە ئۆرۆلیگەکە وەزەختی چامپیۆنز لیگی لەسەر نییە پێم وا بۆ لیڤەرپوڵ پارەوای بردنەوەی نازناوی پریمەر لیگە کاک بەرهام باسی لیڤەرپوڵ کاگرەکار ئەڵێ ڕیاڵ مەدرید لە تیمی لاوانەوە یاریزان سەرەخا نەوەڵا کاگرەکار هەندرسۆن و فێرمینۆ و لویس فلیپی تایەوە لە بڕۆن لە خولی سعودی هیچ مەترسیێکی لەسەر نیە لە بەروی گرێبەسی گەورەتر لە شوێنی ئەنجامێن بەرشلۆنە چیل بەسەریەت ئەمە بەرشلۆنەش بکەین بە باسێک زۆربەی زۆری شتەکان پەیوەندە بە ئێمپاپێەوە و هەروەها باسی ئەرسیناڵ و باسی بەرشلۆنە سڵاو لە هەموو هاوڕێیانی خۆشەویست کاکە ڕامان ئەڵێ بە گواردیۆلا یان کلۆب بە کامیان سەرسامتری زیاتر لای من یەک ڕاهێنەر لە سەروە و ڕانەرانوێ لای من لە موتەیە تێبگە کارلۆ ئەنچیلۆتی بەڵام ئەوەی کە پێی سەرسام بم وای لێکردوم کە متابعی هەموو یارەکانی کەم وای لێکردوم خۆشەویستیم بۆی هەبێ یۆرگن کلۆپە بەڵام ئەمەوە ناگەینە لای من گواردیۆلا ڕەڤز بێ یا بۆ نمونە تۆخێڵ ڕەڤز بێ نەخێر بە هیچ جۆرێ گواردیۆلاش یەکێکە لە هەرە گەورەترین ڕایەنەرەکان کە جوانیشی تایبەت بە خۆیە لە تۆپیا بەڵام من ئەو کەسم کە حەزم بە ستایلی کلۆپە حەزم بە شێوازی کلۆپە حەزم بە شێوازی ئەنچیلۆتیە بەڵام خودی خۆم حەزم بۆ شێوازی گواردیۆلانیە نه ئەمەوە نییە مقارنەی گواردیۆلا و ئەنچیلۆتیوە ماکەم لە بەروی من قەت ئەو مقارنێنێ ناکەم باسێک لە ئەرسیناڵ بکەین لەگەڵ ئارتیتا من بە سەراحەت پێتەڵم بە هیچ جۆرێک بە هیچ شێوەیەک کۆتایی ئەم وەرزە ئارتیتا نازناوێکی گەورە بۆ ئەرسیناڵ نەباتەوە ئارتیتا لە پرۆژەی کارکردنی لە ئەرسیناڵە سەرکەوتوو نەبووە پێویستە گۆڕانکاری لە تیمی هوەری ئەرسیناڵا بکرێت ئارتیتا دوور بخرێتەوە لەبەرەوەی هەموو شتەکان بۆ ئارتیتا کرا سەردەمی ڤینگەر بە 3 ساڵی ڤینگەر گرێبەسی ساڵێکی ئارتیتاوە ژوو نەکراوە ڤینگەر دەستکەوتیشی بۆ ئەرسیناڵێنە ڕاستە ڕکابەری ئەستەی پریمەر لیگ زۆر جیاوازیان ئێمە بێویژدانیە مقارنەی ئەستەی پریمەر لیگ بکەم بە ڕابردوو چونکە ئەستەی پریمەر لیگ زۆر قورسە 7 ساڵی کۆتایی کە پریمەر لیگ بەرەو پێشچوو ڤێنگەریش بە دەستکەوت مایەوە لە ئینگلتەرا ینی ڤێنگەریش نەی دەتوانیەوە بۆ ئەرسیناڵکە بەڵام فەرقەکە چی بوو ئەو مێرکاتۆ گەورەی ئەنجام نایەداوەکوی ئارتیتایکە ئەم ساڵ دواهەلە لە بەردەم ئارتیتا هاوڕێیان دەڵێن کێشە لە پێگاتی ئەرسیناڵە هەیە تەواوە کێشە لە پێگاتی ئەرسیناڵە هەیە کێ بوو قەراری هێنانی زنچینکۆیە ئارتیتا کێ بوو قەراری هێنانی گابرێل خیسۆسیە ئارتیتا کێ بوو قەراری هێنانی کای هاڤێرزیە ئارتیتا کێ بوو قەراری جۆرجینۆیە ئارتیتا کێ بوو قەراری دیکلان ڕایسیە هەموو ئەم گرێبەستانە لە ژێر سەرپەرشتی و ڕێنمایی خودی میکێل ئارتیتا واژوو کراوە کەواتە هاڤێرز کە سەرکەوتوو نەبێت لە ئەرسیناڵە ئارتێتا هەڵەکەیە چونکە ئەو یاریزانەی نەدۆزیوەتەوە کە بتوانێت خزمەت بە پێگاتەکەیکە زنچینکۆ کە نەتوانێت لەگەڵ ئەرسیناڵە سەرکەوتوو بێ ئارتیتا هۆکارە گابرێل خیسۆس ئارتیتا هۆکارە چونکە خۆی ئەم بژاردانێ هەڵبژاردووە و خۆی پێیوا بۆ بەم یاریزانانەوە دەتوانێت ڕکابەری مانچستەر سیتی کا ڕکابەری لیڤەرپوڵ کا ڕکابەری هەموو تیپەکانی دیکە بکە ئەرسیناڵ کێشەی گۆڵکاری ئێستا دەوترێت ئەرسیناڵ چۆتە گفتوگۆی گواستنەوەی ئیڤان تۆنیەوانە ینی من سێرم لەمە لێ دێت تۆنی 8 مانگە لە یاریکردن دوورە 8 مانگە لە یاریکردن دوورە تۆ وەرزەکە و خەریکە ڕۆچێ لە کۆی 5 پاڵەوانەتی کە بەشداری و تێدا کردووە لە کارلین کاپ ماڵاوایی و کردووە لە FA کاپ ماڵاوایی و کردووە و هەروەها پریمەر لیگ
و چامپیۆنز لیگ لە کۆی 4 پاڵەوانتی کە بەشداریەکەی ببورن و خولی ئینگلیزیش 5 پاڵەوانێتی ینی 2 جامیانە لە دەستداوە و دواتریش تۆ ئێستا لەم ڕکابەریانە خولی ئینگلیزیش و هەروەها چامپیۆنز لیگ یاخود 4 پاڵەوانێتی تۆ بە ئەگەرێکی زۆر ئەگەر ئێمە بین هەڵسەنگاندنێ بۆ ئەرسینال بکەین لە چامپیۆنز لیگ ئەرسینال نازناوەکە بەرێگەربین زەرب و تەقسیمێ بکەین ئەگەرە نابێ ئێمە دووری بخێنەوە بەڵام زۆر قورسە گرەوکردن بۆی ئەرسینال نازناوی چامپیۆنز لیگە بە بارودۆخێکی زۆر قورسە کەواتە ببینە سەر پریمەرلیگ کێشینە سەر پریمەرلیگە سەری مانچستەر سیتی و سەری لیڤەرپوڵەکەین پامان شوێ سێرەکەین قورس ئەرسینال نازناوی پریمەرلیگ بەرێ بە بڕوای من بۆ کۆی گشتی ئەرسینال لەم وەرزە ئەرسینال یەک شت یارمەتی ئارتێتایە ئەگەر کارگەڕی ئەرسینال بە دیوەوەرشەکە بیر بکەنەوە گەر دڵسۆزی ئەرسینال بن ئەگەر هەر بیر لای پارەپایاکردن نەبێ چونکە ئەو یانانە داهاتێکی بێشوماریان هەیە بۆ تێمەکەوەکەم هەموو پارێ سەرفەکە لە مەرکاتۆیە یاریزانێنێ دەستکەوتنیانێ بڵێ وەڵاوە ئەم هەموو مەرکاتۆی کردوی ئیفلاسکرد نە ئەوان داهاتی دەرەوەیان بێشومارە لە پەخشی یاریەوە لە فرۆشتنی درێسە و لە ڕیکلامی یاریزان لە ڕیکلامی یانە لە سپۆنسەری ساحەیان لە سپۆنسەری جلوبەرجان داهاتەکەیان بێشومارە بە بڕوای من ئەگەر کارگێڕی ئەرسینال بە دیوێکی واقعی بیر بکەنەوە یەکشت شەفاعەتەکە بۆ ئارتێتا لەوەی کە بەردەوام بێ لە ساڵی داهاتووش متمانەی پێبەخشنەوە ئەویش گەشتنە بە چوارگۆشی زێڕینی چامپیۆنز لیگ تەنها ئەم ڕێگەیە وا دەکات دەگەر بێت و ئەرسینال ئەمساڵ چامپیۆنز لیگیش نەبە و ئەمساڵ پریمەر لیگیش نەبە بێدەستکەوت مێنێتەوانێ بەس بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتووە لە چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵا بگاتە چوارگۆشەی زێڕین من بڕوام وایە ئارتێتا ئەو کاتە کارگێڕی ئەرسینال دەتوانن متمانیەوەی پێ بکەن بیاڵنەوە بە پێچەوانەوە بە بۆچوونی من کارکردنی ئارتێتا لەگەڵ ئەرسیناڵا کۆتایی هاتووە و ئەرسینال پێویستەکە کە بیر لە ڕانەرێکی گەورەتر و بیر لە ڕانەرێکی پێرفێکتر بکاتەوە بەڵام دیقەت بدەن بیرکردنەوە لە ڕانەرێکی دیکە ئەبێ سەر لە نوێن پێگاتێ بگۆڕێتەوە چونکە هەموو یاریزانانەی کارتێتا گرێبەستی لەگەڵ لاواژوو کردوون مەرج نییە لەگەڵ ئەو ڕانەرەی ترا بگونجن ئەو کاتە ئەبێ کارگەڕیانەکە بیر لەوە بکاتەوە دووبارە مێرکاتۆیکی نوێ ئەنجامدا و دووبارە سەر لە نوێ تیپەکە بگۆڕێتەوە دووبارە دانیشێ پلان دابنێتەوە لەوێم تیپە ڕێک بخاتەوە چونکە ڕانەرگۆڕین شتێکی ئەندە سانە نییە بۆی کە تۆ دانیشتوی لە ماڵەوەڵی وەڵا بێم ڕانەرە بگۆڕەیە من بێم لێرە باسیێر گۆڕینیام ڕانەرە بکە گۆڕینی ڕانەر شتێکی زۆر زۆر قورسە چونکە ئەو ڕانەرە 4 ساڵ 5 ساڵە لەگەڵم تیپایی شەکام ڕانەرە سێ مەرکاتۆیە سەرپەرشتی ڕاستەخۆی تیپەکە کە هەموو یاریزانانەی کە ناونی لەگەڵ پلان و یاریکردنی خۆیان گونجاوە تۆ ڕانەرەی یێنی کەس نازانێت چۆن دەبێت بۆ شتەکە ئەندە سانانیە سەبارەت بە بەرشەلۆنە جامی شای ئیسپانیا دەبێت بێت ئامانجی سەرەکی بەرشلۆنە چونکە ڕکابەریکردنی لیگە قورس بووە ڕکابەریکردنی بەرشلۆنەش لە چامپیۆنز لیگ شتێکی قورسە بارودۆخی دارایی بەرشەلۆنە ڕێگە نادا دەم تیپە بە شێوەیەکی بەهێز بەشداری مەرکاتۆ بکە و من دڵنیام لەوەی ئەو کەسێک کە داوا دەکات بەرشەلۆنە نازناوی خولی ئیسپانی بەدەست بێنێ و نازناوی چامپیۆنز لیگ بێرێتەوانێ کێشە لە بیرکردنەوەی ئەو کەسەیە چونکە بەرشەلۆنە بۆ ئامانجە بەشداری سەرەتای وەرزی نەکردووە بەڵێ تیپەکەی هەمان تیپی وەرزی ڕابردوو بۆ بەڵام بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ چاوی زۆر وازەح وتی ڕاستە لاپۆرتا و توێتی دەمانەوێت چامپیۆنز لیگیش بەرینەوە بەس خۆ نەیوتووە مەرزە بیبینەوە چاوی ژەڵێ بەڵێ داهاتوو ئامان جوان بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە بەڵام مۆرزە نا ئەمۆرزە باشکراوتی تێپەڕاندنی قۆناغی کۆمەڵەکان کە لە 2 ساڵی ڕابردووە ئەمە لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوای ماکردو بەڵێ بەرشلۆنە مامانجەی پێکاوە ڕکابەریکردنی نازناوی لیگا شتێکی قورسە بۆ بەرشلۆنە بە تایبەتی لەم دۆخەیە کە ڕیال مەدرید و جیرۆنا بۆ جۆرە پێشکەوتون و بەرشلۆنە تووشێ ماستەنجانێتەوە چونکە بەرشلۆنە بچێتە مانجی دوو کاتێک چامپیۆنز لیگ دەست پێ دەکات ئەرکەکەی قورستر دەبێت و خاڵی زیاتریش لە دەستداوە واری دیشە جیرۆنا و ڕیال مەدریدیش خاڵ لە دەست بێن بەڵام من پێم وایە ئامانجی ئەم ساڵی بەرشلۆنە لە چامپیۆنز لیگ بگاتە قۆناغی 8 دەستکەوتێکی باشە بۆ تیپەکەی چاوی و دواتر بردنەوەی نازناوی جامی شای ئیسپانیا و گەیشتنەوە بە چامپیۆنز لیگ ئەو کاتە بەرشەلۆنە لە بارودۆخێکی باشتر بەشداری مەرکاتۆی هاوینە بکە و ئەم تیپە ئامادەکاری بکە بۆی لە وەرزی نوێدا بە شێوەیەکی بێستر بەشداری پاڵەوانتیەکان بکە و لە وەرزی نوێدا بەرشەلۆنە ئەو قسەی چاوی و ئەو وتەی لاپۆرتا جێبەجێ بکەن کە بە جددی بەرشەلۆنە ڕکابەر بێت لەسەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ و ڕکابەر بێت لەسەر بردنەوەی نازناوی خولی ئیسپانی بە پێچەوانەوە
من بە مێرکاتۆی بەرشلۆنەیە دڵنیام لەوەی کەم تیپە ئامانجی گەورەی نییە لە وەرزیان ساڵە چونکە تیپەکە تەنها 3 ملیۆن و نیوی لە کڕینی ڕۆمیۆیان سەرفی بوو. بەڵام کەم و کورتیش لە چاویە دەبێتم کەم و کورتیانە لەم ماوەیە چارەسەر کرێ و بەرشلۆنە نازناوی سوپەری ئیسپانیشی لەبەردەمە کە ڕەنگە دەستەبەرکردنی نازناوی سوپەری ئیسپانی ڕیتمێک و قەفزەیەکی دیکە بە بەرشلۆنە با و ئامانجەکەی گەورەتر کە لە وەرزیان ساڵ.